ئێوارەتان باش کاتژمێر نوشەوە لە هەولێر و یەکی دوای نیوەڕۆی بە کاتی واشنگتن و کاتژمێر نۆی شەوە بە کاتی مۆسکۆ و شەشی ئێوارەیە بە کاتی لەندەن و حوتی ئێوارەیە بە کاتی بەرلین لە هەر کوێیەکن سڵاوتان لێبێت. هەڵبژاردنەکانی ئەمریکا وەکو پێشبینی دەکرا لە چەند کاتژمێرێک دوای داخرانی سندوقەکان و یەکلاکردنەوەی دەنگەکان یەکلا نەبۆتەوە چێ دەبێت بە سەرۆکی ئەمریکا بۆ 4 ساڵی داهاتوو. چەندین گۆڕاکاری گەورە لە دماوەی 24 کاتژمێری ڕابردوودا ڕوویداوە، چەندین هەواڵ و زانیاری تازە هاتوونەتە پێشەوە. ڕکابەری دۆناڵد ترۆمپ و جۆ بایدن چۆتە قۆناغێکی تر لەم بەرنمەیە تیشک دەخەینە سەر گرنگترین هەواڵ و زانیاریەکان و هەموو ئەو شوێنانەی کە ئەگەری ئەوەی هەیە لە سەردەنگێک و یان دوو دەنگ یەکێک براوەی یەکەم بێ و یەکێکیان دۆڕاو بێتن 4 ساڵی داهاتوو لەسەر چەند دەنگێک ماوەتەوە یەکلا بکرێتەوە بۆ ئەوەی بزانین چێ دەبێت بە سەرۆکی ئەمریکا. لەگەڵمان بن لەم بەرنامەیە تایبەتەدا. بەڕێزان، دوێنێ شەو هەڵبژاردن کە لەو کاتێک کە سندوقەکانی دەنگدان داخران و دواتر یەکیەکە دەنگەکان بژێرکران، ئەنجامەکە بە شێوازێک بوو کە پێشبینی ئەوە دەکرا سەرەتا بایدن بیباتەوە. بەڵام دوای ئەوەی کە ئەنجامە سەرەتایەکان هاتن بۆمان دەرکەوت کە بایدن لەوانەیە بدۆڕێت دیسانەوە ناوەندەکانی هەڵبژاردن و ڕاپرسی هەڵەیان کردبێ لە بۆ چوونەکانیان. تا ئەم بەیانیە لەم بەیانیان جارێشتر دەرەنجامەکان بە شێوازێشتر بوون کە ئێستا لە بەرژەوەندی بایدندایە، بە تایبەتی لە چەند ویلایەتێکی زۆر گرنگ. شەڕەکە چرکراوەتەوە لە چەند ویلایەتێک. ئەگەر سەیری نەخشەی ئەمریکا بکەن، ئەوانەی کە لەم بەشانەدا هەن ئەمان هەموو ئەو دەنگانە بۆ دیموکراتەکان ڕۆیشتون، ئەوانەی لەو ناوڕاستەدان بە زۆری بۆ کۆماریەکان بۆ دۆناڵد ترۆمپ ڕۆیشتون. شەڕەکە کەوتوتە چەند شوێنێک. چەندین ساڵە لە ماوەی بە تایبەتی لە 30 ساڵ و 40 ساڵی ڕابردوودا زۆربەی هەرە زۆری جارەکان ویلایەتێکی وەکو فلۆریدا زۆر گرنگ بووە و چێ فلۆریدای بردباوە دەبوو بە سەرۆک، بەڵام ئەم جاریان وانە بووە. سیر دەکەین لە چەند ویلایەتێکی تر مەیدانی ململانێ و ڕکابەری چۆتە ئەو شوێنێک کە پێ دەگوترێت دیواری شین، دیواری دیموکراتەکان، کە ویلایەتی پێنسڵڤینیا و میشیگەن و ویسکۆنسنە. دوێنێ شەو و تا سەعات 3 لە بەیانی بە کاتی کوردستان لەم سێ ویلایەتە دۆناڵد ترۆمپ زۆر لە پێشەوەی جۆ بایدن بوو، بەڵام چی یەکلاکەرەوە بوو، چی بەهانای جۆ بایدنەوە هات. ئەو دەنگانەی ئەو 98 ملیۆن دەنگەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا خەڵک داویەتی، ئەوانە هەژمار نەکرابوون کە ئەوانیان هەژمار کرد. ئێستا لە ویلایەتی میشیگەن و لە ویلایەتی ویسکۆنسن بەربژێری دیموکراتەکان جۆ بایدن و کەمالا هاریس لە پێشەوەن. ئەگەر وابێ ئەمانە ببەنەوە ئەو دوو ویلایەتەی وەکو ویلایەتی ئەریزۆنا کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا زۆربەی هەرە زۆری جارەکان بۆ دیموکراتەکان نەبووە، بۆ کۆماریەکان بووە، ئەم جارە دیموکراتەکان ئەمەیان خەریکە دەیبەنەوە و هەروەها ویلایەتی نەڤادا ئەگەر بەم شێوازە بێتن و ئەو دەنگێک کە لێرە و ئەو دەنگێک کە لە نەبراسکا هەیە جۆ بایدن بیبا پێویستی تەنانەت بە پێنسڵڤینیاش نابێ ببێ بە سەرۆک. ئێمە چەند ڕۆژێک بەر لێسا لەگەڵ چەند کەسێک کە گفتوگۆمان لەگەڵیان دەکرد لە فلۆریدا و لە جێگاکان تری ئەمریکا بەردەوام جەختمان لەوە دەکردەوە، وتمان ئەم هەڵبژاردنە لەوانەیە وەکو هەڵبژاردنەکانی پێشوو نەبێت، لەوانەیە فلۆریدا و دەنجی فلۆریدا یەکلاکەرەوە نەبێت کە چێ دەبێت بە سەرۆک وا دەرچوو. پێشبینی دیکەشمان کردووە وا دەرچوو، بەڵام بابۆتان شی بکەمەوە ئێستا چی لە مەیدانەکەدا هەیە، دواتر پێتان دەڵێن دوێنێ پێشبینی چیمان کرد. بەدەر لە هەموو ئەو پێشبینیانەی لە ڕاگەیاندنەکانی کوردی و ڕاگەیاندنەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست تەنانەت ئەوروپا و ئەمریکاش کرایە. ئێمە پێشبینیەکمان کرد 195 پێشبینیەکەمان ڕاست دەرچوو، دواتر بۆتانی باز دەکەم چی بوو. بەڵام سەرەتا بابزانین چی هەیە ئێستا. دەنگەکان ئەو دەنگانەی کە تاوەکو ئێستا یەکلا کراونەتەوە بەو شێوازەیە کە 238 دەنجی کۆلیجەکان بۆ جۆ بایدن دەچێت تاوەکو ئێستا، لە بەرامبەردا 213 دەنگ بۆ دۆناڵد ترۆمپ دەچێت. هەر کاندیدێک پێویستی بە 270 دەنگە بۆی ببێ بە سەرۆک، بەلایانی کەم دەبێت 270 دەنگ بێنێ. هەر کەسێک لەمانە 270 دەنگی هێنا ئەمە سنوورەکەیە. هەر کەسێک گەیشتە ئەم سنوورە دەبێت بە سەرۆکی ئەمریکا. ئەمە مانای ئەوە نییە کە دۆناڵد ترۆمپ ئێستا 213 دەنجی هێناوە
ئەوە تەواو پێویستە لای دەین و نابێ بە سەرۆکی ئەمریکا. هێشتا دەرفەت زۆر ماوە بۆی دۆناڵد ترامپیش بتوانێت ببێ بە سەرۆکی ئەمریکا. بەڵام ئەوەی گرنگە چییە؟ ئەوەیە کە لە دوای کاتژمێر چواری سەر لە بەیانی بە کاتی کوردستانەوە سەبر ئەو دەنگانەی کە لە وڵاتەکانی ویسکۆنسن و میشیگەن و ئەم شوێنانە دێن، ئەمە بوو بە خاڵێکی گرنگ و وەرچەرخان بۆ دۆناڵد ترامپ بۆ جۆ بایدن ببوورە کە دەنگەکانی پێش بکەوێت. بە تایبەتی تا سعات چواری سەر لە بەیانی ئەمڕۆ بە کاتی کوردستان دۆناڵد ترامپ لەو شوێنانە لە پێشەوە بوو. بەڵام چی ڕوویدا؟ فەرموو سەیری ئەم ویلایەتە دەکەی ببورن ئەوەیان ماپەکەمان ببورە نەخشەیەشتر حەز دەکەن پێتانی پیشان دەدەین. ئەمە ئەوەی گۆڕانکاری بەسەرداهات لە هەندێک شوێنی زۆر گرنگ لەو دوو ویلایەتە ئەو دەنگانەیە لا نەکرابوونەوە کە خەڵک بە پۆستدا بووی. دەنگەکان لەکوێ بوون؟ دەنگەکان لە شارە گەورەکان بوون. بۆ نمونە لە میلواکی لێرە، ئەمە لە ویلایەتی ویسکۆنسن زۆربەی و دەنگانەی کە لە شارەکان و لەو شوێنانێک کە شوێنی مەترۆپۆلتن و ئەوەی شاری گەورەن و وەزانکۆ و شوێنی ئەکادمی تێدایە زۆربەی ئەو دەنگانە بۆ بربژێری دیموکراتەکان جۆ بایدن و کەمالە هاریس ڕۆیشتووە. ئەو دەنگانە کە هاتن ئیتر وای لێ هات کە ئێستا جۆ بایدن زۆر پێش بکەوێ. تا چەند کاتژمێرێک بەر لە ئێساش هەموو ڕاگەیانەکانی دنیا و تەنانەت ئەمریکاش پێیان وابوو دیسانەوە دۆناڵد ترامپ شۆکێکی دروست کردووە ئیتر دەبێ بە سەرۆک. بەڵام ئێستا بەو شێوازە نییە. ئەمە مانای ئەوە نییە کە مەجای نەماوە ببێ بە سەرۆکی ئەمریکا، چکە تاوەکو ئێستا زۆر دەنگ ماوە یەکلا بکرێتەوە. ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە لە ویلایەتێکی وەکو پێنسیلڤانیا لەوانەیە تا ڕۆژی شەممە یان تا ڕۆژی هەینی یان تا شەممە ئێمە نەزانین دەنگەکان بۆ کامەکاندید دەڕوە. لەگەڵمان بن دوای تۆزێشتر نەخشەیەکتان پێشان دەدەین کە دوێنێ پێشبینیەکمان کردبوو، پێشبینیەکەمان ئەمڕۆ هاتەدی. با ئێمە شتێشتر بکەین، دەستکاری ئەم ڕنگانە بکەین، باوای دابنین ئەو شوێنانێک کە ویلایەتە خۆڵەمێشیەکانن بۆ دۆناڵد ترامپ دەچن. یەک لە ویلایەتانە ویلایەتی ئەریزۆنایە، چونکە ئەریزۆنا لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا تەنها یەک جار نەبێت دەنجی داوە بە دیموکراتەکان، بەردەوام دەنجی داوە بە کۆماریەکان و بە تێکتی کۆماریەکان. بە ئەم جارە ژوای دابنین کە بۆ دۆناڵد ترامپ دەبێت. ئەمە یەک. فلۆریدا دانین بە دیسان بۆ دۆناڵد ترامپ دەبێت، جۆرجیا دانین کە بۆ دۆناڵد ترامپ بێتن، نۆرت کارۆلاینە دانین کە بۆ دۆناڵد ترامپ بێت. کەواتە دەنگەکانی دۆناڵد ترامپ هێشتا بوون بە 234. پێویستی بە چەند دەنگە بۆی بیباتەوە؟ پێویستی بە 270 دەنگە بیباتە. کەواتە دیسانەوە با ئۆهایۆشی بدەنی کە 18 دەنجی ترە با ئەیش بۆ ئەو بێ بوو بە 252. هێشتانەوە ناتوانانی ببێ بە سەرۆک. با ئایەوەی بدەینێ 6 دەنجی ئەوێش بوو بە 258. هێشتا ماوە ببێ بە 270. کەواتە پێویستی بەکوێیە؟ پێویستی بەم شوێنانەیە، شوێنێکی وەکو پێنسیلڤانیایە. ئەگەر پێنسیلڤانیا بباتەوە یاخود لە بەرامبەر ئەودا میشیگەن یاخود ویسکۆنسن، ئەو کاتە دەبێ بە سەرۆکی ئەمریکا. بەڵێ بەڕێزان، ئەو پێشبینیە بوو کە دوێنێ هێشتا کاتی دەنگدان بوو لە ئەمریکا. ئێمە پێشبینیمان کرد کە ئەم جاریان مەیدانی جەنگ و ڕکابەری و ململانەی کاندیدەکانی کۆشتی سەرۆکایەتی لە ئایەوە و لە ئۆهایۆ و لە فلۆریدا ناوەستێ، بەڵکو دەچێتە ئەو شوێنێک کە پێی دەگوترێ دیواری شین. ئەوانش ئەو سێ ویلایەتن، ویلایەتەکانی پێنسیلڤانیا و ویسکۆنسن و میشیگەن. هەر ئاواش دەرچووەکەوەی کە پێشبینیمان دەکرد. بۆ دوایین زانیاریەکان لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و لەسەر هەموو ئەو گۆڕانکاریانەیە کە لە گۆڕەپانی ئەمریکا بە تایبەتی لە واشنگتن و لە پایتەختی ئەمریکا ڕوودەدا، هاوکارمان هاوار عەبدوڕەزاقمان لەگەڵەکە لە واشنگتنەوەیە. هاوار پێمان بڵێ دوایین زانیاری و هەواڵەکان چین لەسەر هەڵبژاردنەکان؟ گۆڕانکاری زۆر گەورە ڕووداوە لە چەند کاتژمێری ڕابردوودا. ئەوەی پێشبینی نەدەکرا ئەوە بوو کە دۆناڵد ترامپ ئەو دەنگە زۆرانە بێنێ. دواتر لە بەرامبەر ئەوە داوای پێشبینی نەدەکرا کە جارێشتر جۆ بایدن بەو دەنگانێک کە بە شێوازی پۆست دراوە بێتە پێشەوە. چی دەگوزارێ لە واشنگتن و لە تەواوی ئەمریکا؟
زۆر سوپاس نەهرۆ من دەمەوێت بەوە دەست پێ بکەم کە ئێستا هەموو واشنگتن چاویان لەوەیە کە بەم نزیکانە دەنگەکانی هەندێک لە ویلایەتە گرنگەکانی وەکو پێنسیلڤانیا و وێسکۆنسن و میشیگن سەدا سەد تاو بن و ئەنجامەکە ڕاوگەێنرێ ئەمە لە کاتێکدایە هەر ئێستا تیمی هەڵمەتی ترامپ ئاشکرای کرد یا ڕایگەیان کە چاوەڕێکن بە فەرمی دۆناڵد ترامپ داوا لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ئەمریکا بکات دووبارە دەنگەکانی ویلایەتی وێسکۆنسن دووبارە هەژمار بکرێت چونکە هەروەکو خۆیان دەڵێن کە هەندێک کاری نایاسایی لە دەنگەکانە کراوە و هەروەکو ترامپ چەند کاتژمێرە لەمە پێش لە ڕێگەی تویتەوە نووسی بووی کە لە هەندێک ویلایەت دوێنێ شەوکە لە پێشەوە بووم بەڵام ئەم بەیانێکە لە خەو هەستاوم بە شێوێکی سحراوی دەنگەکانی ئێمە دیار نەماوە بۆیە نەهرۆ دەمەوێت بڵێم کە ڕەنگە جەنگی دیبلۆماسیەت و جەنگی هەڵبژاردنەکان کۆتاییان هات پێ بەڵام پێشبینی دەکرێت چاوەڕێ دەکرێت کە لەمە و پاش جەنگی یاسایی نێوان ترامپ و بایدن دەست پێ بکە ئەمەش بەوەی ئەوەی کە پێشبینیی ئەگەرێکی زۆر هەیە کە ترامپ ئەو ئەنجامە یاخود ئەنجامی هەندێک لە ویلایەتەکان قبول نەکا کە ئێستا حالیان بایدن لە پێشەوە و ئەگەریکی زۆری شەیە ئەگەر بایدن لە میشیگن و وێسکۆنسن هەر بەپێی ئەو ئامارانی ئێستا بڵاوکراندەوە ئەو پێشڕەویەی خۆی بەردەوام بە بەرگری لێ بکات ئەو دەبێتە 46مین سەرۆکی ئەمریکا و کۆتایی بە ژیانی سیاسی دۆناڵد ترامپ دێنێت نەهرۆ بۆ زانیاری زیاتر لەسەر ڕاگەیاندنی ئەنجام بەراییەکان و کە ئایا پێشبینی دەکرێت کەی ئەنجام بەراییەکان ڕابگەێنرێت من میوانێکم لەگەڵە ئەویش ئەدێل نەزەریانە پسپۆرە لە ئینستیتیوتی گۆڵد لە واشنگتن هەلو ئەدێل سڵاو ئادێڵ سپاس بۆ کاتێ بەیمەت بەخشی دەمەوێت بزانم کە پێت وایە یاخود با بڵێم چۆن ئەنجامەکان دەبینی ئەنجامەکان با بڵێن لە چەند مانگی ڕابردووە هەندێک ئاڵۆزی هەیە و نادڵنیایی هەیە لە 3 مانگی لەوە پێشەوە من وتومە کە بەهۆی هەبوونی پەتای کۆرۆناوە کە لەوانەیە بابەتەکە بەلای ئەنجامەکە بەلای بایدندا بشکێتەوە و ئیدارەی ترامپ هەرچەندە کاری باشی کردووە و کاری زۆر باشی کردووە کە ئەمە بابڵین کارەساتێک بوو ڕوبەڕووی ئیدارەکەی بوویەوە و ئەستەمە بتوانێت هەستێتەوە سەرخۆی و دۆخەکە ئاسایی بکات و من قسەشم لەگەڵ زۆرێک کردووە باسم لەوە کردووە کە ئەو دەنگدرانەی کە لە میشیگن هەیە پێم وایە 130,000 دەنگ کە دوێنێت لە بەرژەوەندی بایدن یەکلا کراوە دەبێ جارێکی دیکە پێداچوونەوەیان پێدا بکرێت وەک کەمپینی ترامپیش ڕایگەیان کە لە ویسکۆنسن داوای هەژماردنەوەی دەنگەکانەکە ئەو دەنگدەرانە با بڵێن ترامپ و کەمپینەکانی هەردوو لایەن شتی جیاواز دەڵێن و وڵاتیان دابش کردووە هیچ شتێک ڕووبداوە هەر کەسێک بیباتەوە ئەبێ بە شێوەیەکی ئاشتی دەسەڵات ڕادەست بکرێت من بیستمە و زۆر قسەشم لەسەر ئەوە بیستوە کە گزی کراوە ئایا پێت وایە کە گزی کراوە و ئایا بەبێ بەڵگەشت تیمی کەمپینی ترامپ دەڵێن مەبەسەوەی بەڵگەیان نییە بەڵێ سکە حاڵەتێک هەیە کە لە دادگای نیوجەرسی باسی کردووە
کە گزی باز لەوە دەکرا کە لە ئەبدەنگدانی پێشوەختە گزی کراوە. ترامپ ئەم قسەی وەرگرتووە و بڵاوی کردەوە، بەڵام دەبێت بەڵگەت هەبێ لە چەند ڕۆژ و لە چەند کاتژمێری داهاتوودا لەگەڵ بەردەوامی جیاکردنەوەی دەنگەکان بۆ هەمومان دەردەکەوێت کە ئایا ترامپ بەڵگەی هەیە یان نا. ببوورە پێت وایە کە ئەمڕۆ میدیای ئەمریکا بتوانێت با بڵێن ئەنجامەکان ڕابگەێنێ یاخود ئەو هەموو کێشەی کە لە نێوان کەمپینی هەردوولادا هەیە وەک گرنگترین کێشە ئەوەیە کە وەک خۆشت باس کرد دەنگدەر با بڵێن پەتای کۆرۆنای زۆر بەلایەوە گرنگ بۆ. ئایا پێت وایە کۆرۆنا دەبێتە کێشەیەک بۆ ئیدارەکەی ترامپ و کاریگەری لەسەر ئەنجامەکان دەبێ؟ من بەدڵنیایەوە پێم وایە کە کۆرۆنا کێشەی بۆ ترامپ دروست کردو بۆ ئیدارەکەشی دروست کردووە. من هەروەها پێم وایە کە زۆرێک لە ستافی دیموکراتەکان نانسی پێلۆسی نیگەرانن لەوەی کە با بڵێن ڕێگری دەکەن لەوەی کە ئەو پارەی پێویستە بۆ ڕۆبەڕووبوونەوەی ئەو قەیرانە تەندروستیە پەسەند بکرێ. بۆیە هەموو لایەک بربەرەکانەیەک هەیە لە هەموو ئاستەکان. بۆیە من ئەڵێم بەڵێ پەتاکە کاریگەری هەبووە لەسەر پرۆسەکە لەسەر دەنگدانەکە و من ئەوەندە دەڵێن بە دەنگدەری ئەمریکی ترامپ تۆمەتبار مەکەن. باس لەوە دەکرێت کە ئەنجامەکان ئەمڕۆ ڕاناگەیاندن. تۆ پێت وایە کەی ئەم ئەنجامانە ڕاگەیاندێ؟ ئەگەریش ئەنجامی بەرایی بن من دەمەوێ ئەنجامەکان ئەم شەو یان سبەینێ بڵاو بکرێتەوە، بەڵام دۆخەکە وایە. من پێم وایە ترامپ ئەریزۆنا دەباتەوە، پێنسیلڤانیا دەباتەوە، ویسکۆنسن دەباتەوە یان میشیگن دەباتەوە. پێنسیلڤانیا ئێستا وەک 2016 یەکلاکەرەوەیە لە چەند کاتژمێری داهاتوو یان لەوانەیە سبەی ئەنجامی بەراییمان دەبێت، ئەگەر نا لەوانەیە یەک دوو هەفتەی دیکەی بوێت. بەڵێ نارۆ هەروەکو میوانەکەشمان ماژێ پێدا ئەگەریشی زۆر هەیە کە ئالۆزەکان زیاتر تەشەنە بکەن ئەم چەند ڕۆژە بەهۆی ئەنجامە بەرایەکان و هەروەها قوبوڵ نەکردنی ئەنجامەکان لەلایەن هەردوو کامپەوە. هەروەکو ئاماژەشم پێدا کە ئێستا جەنگە یاساییەکە دەستی پێکردو و ئەگەل لە بیرشت بێ ئێمە هەفتەیە لەمە پێش باسمان کە گرنگجی ئەمی بارەت دانانی ئەمی بارەت وەکو کەسی یەکەم یا حاکمی یەکەم لە دادگای باڵای فیدراڵی ئەمریکا هیچێک لە هۆکارەکان بۆ ئەم ساتە دەگەڕێتەوە کە ئێستا بە تایبەتی کامپی یا تیمی هەڵمەتی ترامپ ڕایگەیاندووە کە زۆر کێشە و ئەگەری تۆمەتی ساختەبوون هەبووە لە هەندێک لە ویلایەتەکان. بۆیە چاوەڕێ دەکرێت کە جەنگە یاساییەکە قوڵ بێتەوە لە نێوان هەردوو کامدا. بەڵێ نهرۆ. بەڵێ هاوەر عەبدوڕەزاق لە واشنگتنەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس. بەڕێزان هەر لە واشنگتن دەمێنینەوە مایکل پرێجن چاودێری سیاسی و پسپۆرت لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵمانە. سڵاو مایکل، پێمان بڵێ چی دەگوزارێ؟ ئەو هەموو سوپرایزە ئێمە دەیبینین بەرەو کوێمان دەبا؟ سڵاو مایکل، هیوادارم دەنگم بگات. وابزانم تۆش وەکو ئێمە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا نەخەوتووی. ئەم هەڵبژاردنە بەرەو چێمان دەبات؟ دەرەنجامەکانی بەرەو چێمان دەبات وە چێ براوەیە تا ئێستا؟ بەڵێ بۆ چوونی من لەسەر هەڵبژاردنەکان ئەوەیە سەرۆک دەیباتەوە بەداخەوە خەریکە چێتە بابەتەکە چێتە دادگای باڵا لە میشیگن و لە ویسکۆنسن کە دەبێ جارێکی دیکە بژاردن بکرێتەوە بۆ دەنگەکان. وەک کەمپینی ترامپیش وتی کە 30 بۆ 40,000 دەنگیان لە ئەریزۆنا ڕۆیشتووە و سەرۆک پێنسیلڤانیا دەباتەوە. ئەگەر پێنسیلڤانیا و ئەریزۆنا بباتەوە بە دڵنیایەوە نۆرت کارۆلاینە و جۆرجیاش دەباتەوە. ئەمە زیاتر لە 270 دەنگی هەڵبژاردەوەن کە ئەمەش ئەکاتەوەی کە سەرۆک دەیباتەوە. بەڵام ئەگەر
ئەگەر سەرکەوتنی لەوە بەدەست نەهێنا لە میشیگن و ویسکۆنسنیش لە گرنگترین بابەتەکانن و لە پێنسیلڤانیا و ئەریزۆنا سەرۆک لە پێشەوەیە ئەریزۆنا دەیباتەوە بە 30 بۆ 40,000 دەنگ. دوێنێ شەو بە کاتژمێر دوونیوی بەیانی بە کاتی واشنگتن دۆناڵد ترامپ وتی بردوومەتەوە بەبێ ئەوەی دەرەنجامەکان دەربکەون هەروەها باسیەوەی کرد کە گوتی خڕوقاتێکی زۆر لە دەنگدان کراوە بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکی هەبێ ئەمانە تا چەند گرفتن بۆ بابەتی یاسایی لە ئەمریکا. سەرۆک بە دوای قسەی بایدن کەوت چونکە ئەو بایدن پێشتر سەرکەوتنی ڕاگەیان سەرۆکیش دواتر سەرکەوتنی ڕاگەیان بۆیە لە پێنسیلڤانیا هێشتا یەکلا نەکراوەتەوە لە نۆرت کارۆلاینە لە جۆرجیا بە هەمان شێوە بەڵام لە هەمان کاتدا لە میشیگن زیاتر لە 300,000 دەنگ لە پێشە کە بەڵام بایدن 170,000 دەنگی هەبووە لەوێ بەڵام لە پێنسیلڤانیا لە ئەریزۆنا ئەگەر ئەوانە بباتەوە سەرۆک ئەوشی وتووە کە هەموو سەرۆکیش ئەوە دەڵێ کە هەموو سەرۆکێک ئەو قسانە دەکات دەبێ هەموو گەلی ئەمریکا بزانێت شەوی هەڵبژاردن کێ دەیباتەوە بەڵام میدیا مزداقەتی خۆی لەدەستدا ڕاپرسیەکان مزداقەتی خۆیان لەدەستدا و چونکە هەموو کۆماری و دیموکراتەکان لەمەولا باوەڕیان بە میدیا نەماوە باوەڕیان بە ڕاپرسیەکان نەماوە باسییان لەوە دەکرد کە بایدن بە ڕێژەیەکی زۆر دەیباتەوە بەڵام زۆر کەم دەیانوت کە ترامپ دەیباتەوە من پێم وایە بابەتەکە ئەچێتە ناو دەستی دادگای باڵا ئەوەی کە جێگەی نیگەرانیە ئەوەیە کە با بڵێن هەندێک ترسی گزی و ئەوانە هەیە لە هەندێک ویلایەت و کۆماریەکان و دادگای باڵاش کە ئێستا 6 دانیان کۆمارین و 3یان دیموکراتن بۆیە ئەم کێشەیە بەردەوام دەبێ بەڵام بە دڵنیاییەوە سەرۆک ترامپ لە شوێنی خۆی دەمێت. ئەی ئەگەر سەرۆک ترامپ نەیبردەوە دام بە دۆڕانەکەی دادەنێ؟ نا ئەگەر نەیبردەوە ئەمە چەند هەفتەیەکی دەوێ هەردوو لە دەبێ ڕوبەڕووی ئەنجامەکان ببنەوە ئەگەر بردیەوە یان نەیبردەوە کۆماریەکان پێی دەڵێن کە بەڕێز سەرۆک تۆ کاتیەوەیە بەجێ بێڵی و بە شێوەیەکی ئاشتیانە بابەتەکە با بڵێن سەرۆکایەتی ڕادەست بکەیت بەڵام ئێستا ئەم قسە و قسەڵۆکانە دەکرێن با بڵێن بە سیاسی کراون و پارتی دیموکراتەکان ئەم بابەتیان دروست کردووە پێیان خۆشە ئەم مقۆ تێکبەربوونە هەبێ بۆیە من پێم وایە کە ئەگەر ترامپ بیباتەوە بە دڵنیاییەوە ئەو هەموو سەرکەوتنانە وەکو خۆیان دەمێننەوە من باسی با بڵێن ئەو خۆپیشاندانە با بڵێن سلمیانە کەم ئاشتیانە کەم کە هەن من باسی ئەو تێکدەرانە ناکەم کە دزی و تاڵانی و تێکدا نەزانن ئەمە ئەمریکایەکە کە هیچ کات وەکو پێشتر نەبووە ئێستا ئەمریکایەکە با بڵێن میدیا کە زۆر شتی هەیە کە پێشتر نەیبووە کە زۆر هەواڵی هەڵی هەیە بڵاو ئەکاتەوە بۆیە ئەمریکیەکان دابەش بوون ترامپ من جارێکی دیکە دەیڵێمەوە ترامپ دەیباتەوە چونکە ئەمریکیەکان باوەڕیان بە پۆڵەکان نەما باوەڕیان بە ڕاپرسیەکان و بە میدیاکان نەماوە جارێک دەمەوێت پرسیار لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێ بکەم تۆ کەسێکی چاودێری بەڵام بەر لەوە تکایە بە کورتی پێم بڵێ ئەو دۆخەی کە ئێستا لە ئەمریکا دروست بووە تا چەند گەلی ئەمریکا بەرەو دووبەرەکی و دووبەشی دەبات کە خۆت دەزانی ئەو کەش و هەوایە ناتەبایی کە لە ئەمریکا ئێستا دروست بووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەشتی وامان نەبینیەوە. رووسیا چین ئێران کە ئەوان دەیانەوێت بایدن بیباتەوە
ئەوە ڕوونا ئەمە بابەتێکە لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە ئێمە نەیارمان هەیە لە دەرەوە و ترامپ بە دڵنیاو لە بەرژەوەندی ئەوان نابێ و ئەو لایەنە با بڵێن دژبەرانەی کە هی ئەمریکان و لە ناوچەکاندا هەن لە دنیادا هەن ئەگەر سەیری 2016 بکەین بینیمان کە ئێران و با بڵێن چینیش هەوڵیاندا لەم هەڵبژاردنەشە دەستێ وەردان بکەن و لە بەرژەوەندی خۆیان بیشکێنەوە بۆیە ئەگەر بایدن بێتەوە دەشکێتەوە بەلای ئێراندا و هەروەها بردنەوەی بایدن واتە تێکچوونی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها دوورکەوتنەوە لە ئیسرائیل و سعودیا و هەموو شتێک لە بەرژەوەندی ئێرانە ئەمە شتێکە کە هیچ کەسێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوێ بیبینێ. بەڵێ مایکل کە سەرۆک ترامپ 4 ساڵ بەر لە ئێستا بوو بە سەرۆکی ئەمریکا خەڵک لە کوردستان کوردە هەر 4 پارچەکەی کوردستان خەونی زۆریان ئاواتی زۆریان بە ترامپ هەبوو بەڵام لە کاتێکا بینیان کە لەلایەکە قاسم سلێمانی دەکوژێ بەڵام لەلایەشتر حەشدی شعبی بە چەکی ئەمریکایی دێ بووە بە پاڵپشتی ئێرانیەکان هێرش بۆ کوردستان دێنێ کەسی سەرۆکی ئەمریکا و حکوومەتی ئەمریکا هیچ هەڵوێستێکی نابێ. 4 ساڵی داهاتوو ئەگەر ترامپ دیسان وەکو سەرۆک بمێنێتەوە پێشبینی چی دەکرێت بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان سیاسەتی دەرەوەی ترامپ و کۆماریەکان چی دەبێت بۆ ئەم ناوچەیە؟ من پێم وایە ئەمریکا دیبلۆماتی خۆی لە هەولێر زیاتر دەکا و کەمپینەکانی دژ بە داعش زیاتر دەهێنێتە هەولێر و ئێمە پێویستمان بە ڕوخسەتی بەغدانیە بۆی لە هەولێر بین و ئێمە لە دوای داعشەوەین لە سووریا بێ لە عێراق بێ بەغدا بیەوێ تاران بیەوێ یان نا ئەمە کاری ئێمەیە و دەیکەین و بە دوایدا دەچین. ئێستا ئەمریکا با بڵێن کاری باشی کردووە بەڵام ئەوان میلیشیەکان هێرشیان کردو سەر باڵۆزخانەکانی ئێمە و ئێمە کاری باڵۆزخانەکە خۆمان ڕاگرتووە لەوێ و ئایا ئێمە بە دڵنیاییەوە ئێمە چیمان کرد بۆ داعش چۆنمان لە ناوبرد بەغدادیمان چۆن لە ناوبرد و چۆن سزای مالکی درا و ئێمە بە دڵنیاییەوە ئێمە ئێستاوا هەستەکەین کە هیچ هاوپەیمانێکمان نییە لە بەغدا بۆ ئێمە دەبێت جارێکی دیکە متمانە بدەینەوە بە کوردی عێراق بە دیاریکراوی و سونە عەرەبەکان و هاوپەیمانەکانی خۆمان جارێکی دیکە تند بگرین لە عێراق واگەر بایدن بیباتەوە وەک پێم وتی بەلای ئێرانە ئەشکێتەوە و دۆخی عێراق زۆر بە کورتی دەزانم پێت وایە ترامپ زۆر باشتر بێ بۆ خەڵکی عێراق و بەتایبەتی بۆ هەرێمی کوردستان بەڵام بۆچی پێت وایە لە 4 ساڵی داهاتوو ترامپ باشتر دەبێت لە بایدن بۆ هەرێمی کوردستان؟ من پێم وایە کورد لە بیریانە کە بایدن چی وتووە وتویەتی کە دەوڵەتی کوردی نادەین و ئەو شوێنەی خۆیان نادەینەوە بە کوردەکان ئەو قسەی بەناوبانگە قسەی بایدن و لە کەرکووکیش بینیمان و لە شیعە و بەغدادیش با بڵێن ئەو هەڵوێستەی کوردیان ڕەت کردەوە بۆیە لە هەمان کاتدا کەرکووک نادەنەوە نەیاندایەوە بە کوردوار و کەرکووکیان نەپاراست بۆ کورد بۆیە دەبێ ئەمریکا دەبێ زیاتر بچێتە پێشەوە لە عێراق سیاسەتی خۆی بباتە پێشەوە و لە شیعە و ئەوانە زیاتر بکشێتەوە بەلای کورد و هاوپەیمانەکانی خۆی. مایکل پرۆژن چاودێری سیاسی و لێکۆڵەر پسپۆر لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سپاس کە لە واشنگتنەوە لەگەڵمان بوویت.
کاندیدی کۆماریەکان دۆناڵد ترۆمپ گومانی لە ئەنجامی هەڵبژاردنەکان هەیە و دەڵێ شەوی ڕابردوو لە پێش بووم بەڵام ئێستا ئەنجامەکان لە بەرژەوەندی دیموکراتەکانە. کاندیدی کۆماریەکان لە پەیامێکدا لەبارەی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕایگەیان ئەنجامەکان جێگای سەرسوڕمان و دووپاتشی کردەوە ئەگەر هەموو دەنگە یاساییەکان هەژمار بکرێن ئەوە براوە دەبێت. ترۆمپ ڕوونیشی کردەوە شەوی ڕابردوو لە پێش بووە و بەڵام ئێستا ئەنجامەکان لە بەرژەوەندی دیموکراتەکانە. لەلایەکی دیکەوە کەمپینی بایدن ڕاگەیان ئەمڕۆ هەڵبژاردنەکان لە بەرژەوەندی ئەوە و لە بەرژەوەندی ئەوان یەکلا دەبێتەوە و بە تایبەتی لە پێنسڵڤینیا دەیبنەوە. بەڵێ بەڕێزان بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر هەڵبژاردنەکان و لەسەر پێگەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکادا و پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو لە ستۆدیۆکانمان پرۆفسۆر دکتۆر دلاور علادینم لەگەڵە سەرۆکی پەیمانگای ڕۆژهەڵاتی ناوڕاست و وەزیری پێشوو ئەکادیمی و چاودێری سیاسی. جەنابی دکتۆر ئەنجامەکان گۆڕانکاری سەیریان بەسەردادێت لە ئەمریکا دوێنێ شەو ئەم کاتانە جۆرێک بوو ئەم بەیانیە شتێک بوو ئێستا بووە بە شتێشتر لەوانەیە کاتێکی زۆریشی بوێت تا یەکلا دەبێتەوە بزانین چێ دەبێت بە سەرۆک وانە؟ بەڵێ جا سپاس بۆ تۆ کاکەدارۆ و لە بینەرانیش سەڵاو. حتمما انتخابات بۆیە هەموو دەم دەڵێن پڕێتی لە مفاجئە بەڵام ئەوەیان زیاد لە هەموو جارێکی تر مفاجئەیەک لە دوێکی تێدایە وای لێ کردووە کە سەری میدیاکارانیش و ئەکادمیان و ڕاپرسیکەرانیش با ئەوەندە بسوڕێ کە کەس نەتوانێت لە ئەوەلەوە سەردەڕینی و بڵێ دڵنیای لەوەی چێ دەرەچی بە گوێرەی داتاکان و بە گوێی ڕاپرسیەکان و ئێستاش کە لەگەر هەموو هەنگاوێکی دۆناڵد ترۆمپ و هەموو قۆناغێکی بڵین ئەو ژماردنی دەنگانە دیسانەوە وەکو جەنجاڵێکی لێ هاتووە کەەوە ناکرێت پێشببینی لەوە بکرێت کە لە هەر ویلایەتەی کۆلێجەکان و ژمارەکانی دەرەچن لە ساڵحی چێ دەبێت. جایتر مەسلەیەکی ئینگلیزی هەیە دەڵێت تەواو نەبووە هەتا تەواو دەبێت هەتا ئاخر دەنگ دەژمێردرێ هەتاوەکو پرۆسەکە تەواو نەبێت کەس پێی ناڵێت تەواو بووە. جا ئێستاش 24 سعاتی زۆر پڕ ئەحداسمان لە پێشە چونکە دوور نییە گرژی لێ دروستبی دوور نییە خۆپیشاندانی تێدابی دوور نییە کێشمەکێشمی یاسایی و ڕەوانەکردنی مەحاکمی تێدابی هیچ لایەکیان بە ئاسانی کۆڵ نادەن هیچ لایەکیان بە ئاسانی تەسلیم نابن ئەمە شەڕێکی چارەنووسازە بۆ هەردوولا بۆیە چاڕوان کراوە کە هەم نەتیجەش قبول نابێ هەم پرشی دەبی لە مفاجات. پێت وایە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی لە ژێر فەرمانڕەوایی سەرۆکایەتی دۆناڵد ترۆمپ لە 4 ساڵی ڕابردوودا لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست بە گشتی و عێراق و هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە؟ خۆی ناتوانانی برەی لە هەموو بوارێکەوەیان سەرکەوتویان شکستی هێناوە. ترامپ کە هات 4 ساڵی ڕابردوو هەندێک بەڵێنیدا هەندێک سیاست و ڕوئیای خۆی خستە پێش کە زۆریان ڕەنگە پێچەوانەی ئیرادە و ڕوئیایان یان دید و ڕوانگەی سیاسەتی ئەمریکی تەقلیدی بووە بەڵام بەڵێنی دا و کردی زۆر لەوانەی بەرەو پێشەوە برد هەتاوەکو خەڵک لەو 4 ساڵە نەمەتەکەی و لە ڕوئیاکەی تێگەی لە زۆر بواردا بۆ ئەمریکیەکان لە ڕوانگەی دەنگدەری ئەمریکیەوە لە زۆر بواردا سەرکەوتنی بەدەستێناوە چونکە دەستکەوتەکانی زۆر دارایی و ئابووری بوونە لە زۆر لاوە توانیویەتی کە پاشەکشە بە نەیارەکانی بکە لە هەمان کاتدا ئەوروپیەکان و مەمتەحیدە و سین و ئەوانەش بخاتە سەر جۆرێک لە گرژی کە ڕایان تچێنی بە جۆرێک کە لە ڕووی مادیەوە ئەمریکا هەموو دەمێ نەبێتە ژمارەیەک لە خەرجکردن و وڵاتانی تریش کەمتر بە دوودەنجەوە بن. جاگەر لە ڕوانگەی ئەمریکی یان ترامپەوە سەیری بکەیت دەستکەوتی بەدەستێناوە بەڵام لە هەمان کاتیشدا شکستی گەورەیان بەدەستێناوە ئەویژەوەیە ئەو پێگە گەورەی کە زلهێزی ئەمریکی هەیە بۆ لە دنیا ئەو پێگەیەی بەرەو داکشانە ئەو توانایی ئەو زلهێزە بۆ سەرکردایەتی ڕەوتی ڕۆژئاوا سەرکردایەتی ڕەودی دموکراسی دیان سەرکردایەتی پرۆسەیەکی جیهانگیر بۆ استقرار ئەو شتانە هەموو لە دەستداوە. جا بۆیە دەکرێ بڕین لە زۆر بواری سیاسەتی دەرەچیدا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ترامپ شکستی گەورەی هێناوە بەڵام ئەگەر لە خۆشی پرسی دیسان مەسەلەی ئیسرائیلی و مەسەلەی ئاساییکردنەوەی پەیوەندی عەرەب و ئیسرائیل بە دەستکەوتی گەورە دەزانێ شکست پێهێنانی داعش کە
ئەگەرچی زۆر پێش ئەوە دەستی بە شکست کردبوو بەڵام لە ئاخر دقەی بڕین لە کاتی حکمڕانی ئەو بوو کە ئاخر تۆپی بە جەرجی خلافەتەوە هێنا ئەوانە هەموو بە سەرکەوتن دەژمێری جا ناکرێ بە ڕەش و سپی بڵێ هەمووی سەرکەوتوو بۆ یان هەموو شکستینەوە بەڵام دەکرێت لە ڕوانگەی ئەمریکیەوە بڵێ بەگشتی لە سیاسی دەرەچی سەرکەوتوو نەبووە و سەرکەوتنەکانیشی ئەو ئاخیرە بە پەلەی کە هێنایەکایەوە بۆ خاتری هەڵبژاردننی بووە ئەمریکیەکان حەز ناکەن بە بەردەوامکردنی ئەو ڕەوتەی سیاسەتی دەرەوەی ئەمریکی بەشێک لە چاودێران پێیان وایە کە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا وەکو جاران ئاوە پتەونیە لە 4 ساڵی ڕابردوودا هێدی ئەم پتەویە کاڵ بۆتەوە تاکە شت کە ئەمریکایەکان پابند بن بە هەرێمی کوردستانەوە تەنها بۆ شەڕی تیرۆرە ئەگەر شەڕی تیرۆر نەمێنێ لەوانێ ئەو پابند بوو نەشیان نەمێ ئێوە چۆن ئەمە هەڵدەسەرجێنن دەکرێت بڵێ کە بایدن خۆشی بە هەمان شێوە جارەنبیری دەکردەوە ڕاستە بایدن مەشهورە بەوەی باسی لە سێ هەرێمی کردوتەوە و پاڵپشتی کورد و چکە ترەمپیش لە کاتی هەڵبژاردنەکانی پێشوودا زۆر بە سەشخانە باڵی کوردی هەڵدەگوت هەروەکو بایدن دەیرێ بەس ئەگەر بیرت بی لە فترەی ئۆباما و بایدن بوو وەختێک کە ئەمریکا دەستی لە عێراق کشاندەوە لە عێراق بێزارێتی خۆی وا دەربڕی بڕیاریدا لە 2011 هەموو جێشەکەی بکشێنتەوە لەو ساتە وەختەشدا لایەنی کوردیش کە دەیویست لۆبی بکە لە ئەمریکا دەویست دەنجی بگاتە ئۆباما گوێنەردایە و بایدنش گوێنەردایە یعنی سیاسەتی ئەو وەختی دموکراتەکان ئەوە بوو کەەوە لەو منطقەیە دوورکەونەوە و ئەگەر داعش نەبوایە ئۆباما نەدەهاتەوە فریای کورد و فریای ئەو منطقەیە بۆیە ئەو بڵین پرینسیپەی جەنابەت باست کرد لەسەر ئۆباما و بایدنیش تەطبیق دەبی کە ئەگەر سیاسەتیان بەرەو شکست پێهینانی داعش نەبێ سیاسەتیان بۆ کورد و عێراق نەبووە سیاسەتێکیان لە شەرقی ئەوسەد کە ئێستا هەبێ ئێرانە لە زمانی ترامپ پێش ئەوە ئەگەر سیاسەتیان هەبوو بێ بۆ شەرقی ئەوسەدیان بۆ عێراقوانت ئەوجارە داعش بوو ئەگەر داعش و ئێرانی تێدا نەبێ ئەوان دەستیان لە کوردی شەڵگرت بۆ ئەوجە لە عێراق لە باقی عێراقیش جا بۆ ئێمە ناکرێت سەری دواوە بکەین و هەم وەختێک پێشبینی لەوە بکەین کە لە یەک پەنجەرەوە بڕیار لەسەر ڕەوتی ڕووداوەکان و پێشبینیکردنی ئایندە بکەین بەس دەکرێت بڵین بایدن التزامێکی ئەخلاقی دروست کردووە بەوەی کەوە چاو دەخشێنێتەوە بە شێوازی مامەڵەکردنیان لەگەر عێراق و لەگەر ئێران و لەگەر تورکیا جەوێکی نوێ دەرەخسێنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو حساباتەکانیشیدا کورد لەو منطقەیە ئیستیفادە دەکا ئەگەر بەو شێوە ئەو سیاسەتەکانی ئەنجام بدا ئێمە ئیستیفادە لەو شێوازە ئیستقرار و شێوازە سیاسەتی ئەمریکی دەکەین کەوا حەجمی دەستێوەردانەکانی تورکیا کەم کاتەوە و هەیمەنەی هەژمونی ئێران لەو منطقەیە کەم کاتەوە اتفاقێکی گشتگیری لەگەر ئێران بکە بۆی کەوە لە ناحی ئەتۆمیش و لە ناحی پەلاویشتنیش لەو منطقەیەیان بالکۆڵکردنی سیاسەتی دەوڵەتەکانیش کەم کاتەوە عێراق استقرار پێ بکە عێراق دعم بکە لەبیرە نەچێ ئێستا ڕاستە ئێمە 4 ساڵ ترەمپان تاقی کردوتەوە و بایدنیش پێشەوە 8 ساڵ تاقی کراوەتەوە لە ڕوئیای هەردووچیان تێگەیشتوین بەڵام شەرقی ئەوسەد گۆڕاوە منطقەکە گۆڕاوە عێراق گۆڕاوە ئەو عێراقی جاران نەماوە ئێستا عێراقێک هاتوۆتەکایەوە کە نە بایدن و نە ترەمپ ئامادەن هاوکاری مادی بکەن لە مەودووە هیچیان ئامادەنین ئەو وەبەرهێنانە گەورەی پێشتر بە گیان و بە ماڵ و بە جهود کردیان کەسیان ئامادەنین ئەوە بۆ عێراق بکەن بۆیە ئەگەر ملاحەزە بکەی عێراق لە هیچ بەرنامەی هەڵبژاردننی هیچ کام لە سەرۆکەکان نەبووە و لە هیچ دیبەیتێکدا نەهاتووتەکایەوە دواتریش هیچ کامیان حەز ناکەن عێراق ببێتە ئەولەویەت جا بۆیە دەکرێت بڵین زروف گۆڕاوە شەرقی ئەوسەد گۆڕاوە ئەو کەشەی کە ئەمریکا ستا تێیدا دەژی لە ژێر کۆڕۆنا و لە ژێر اقتصادێکی بڵین منهار ئەوانە گۆڕاون بۆیە هیچ لە کام لەو دووڕە ئیسا عەجەلە ناکە پەلە ناکە لەوەی کە لە دوای سەرکەوتن یەکسەر بێ سەیری شەرقی ئەوسەد کا سەیری عێراق و کوردکە و ئێمەش سوود لە سیاسەتێکی لە ناکاویان ببینین دۆناڵد ترامپ نەیشاردۆتەوە دەڵێ حەزم لێ نییە سەربازەکانم نە لە سووریا بن نە لە عێراق بن نە لە ئەفغانستان بن و زۆر جار هەوڵیشی داوە بەڵام دەست و پێی بەوە بەستراوەتەوە ئەوانەیە کە لە چواردەورین پێیان وایە ئەمە سیاسەتێکی هەڵەیەوە داهاتوێکی خراپی هەیە بۆ ئەمریکا بەڵام بەردەوام هەوڵی ئەوەی داوە کە چواردەورەکەی ڕازی بکە سەربازەکانی بچێشێت و ئەگەر ئەم جارە بیباتەوە ماندەیتێکی زیاتری لەدەستە بەوەی ئەم کارە بکات چکە
دەزانی ئابووری ئەمریکا پێویستی بەوەیە کە بەشێک لەو سەربازانەی لە جیهاندا بچێشێتەوە ئەو هەموو پارە سرف نەکە لە شوێنان. جۆن بۆڵتن چەند ڕۆژێک بەردێسا کرد لەم بەرنمەیە قسەمان لەگەڵی کرد باسی دیلەوەی کرد گوتیاومە یەک لەو ترسانەیە کە من هەمە ئەگەر ترۆمپ دەرت بچێتەوە سەربازانەی ئەگەرێکی زۆری هەیە بچێشێتەوە. پێ وایە ترۆمپ ئەم کارە بکە ئەگەر ببێتەوە بەسەرۆک؟ ترامپ لە 4 ساڵی ڕابردوودا زۆر دەرسی سیاسەتی دەرەوە فێر بوو. هەندێک بەڵێنی پێشتری دابوو لە هەڵبژارنەکەی تر بەوەی کە هەموو لەشکرەکانی دەکشێنەوە و دەستیشی پێکرد. بەڵام ئیدارەی ئەمریکی بە کامیلی بڵین موسساتیەوە قەناعەتیان پێهینا کە کشانەوەی سەرتاسەری لە 100ەوە بۆ 0 ئەمە لە بەرژەوەندی نەک تەنها ئەمریکانیە لە بەرژەوەندی ئەو پلانانەش نییە کە خۆی دەیویست ئەنجامی بدا، جا لە بۆ ئێران بێ یان لە بۆ منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ. لە دوای 4 ساڵدا ئێستا ترامپ دەقی خۆی گرتووە. ترامپ لە عێراقیش گەیشتووە و لە ئێرانیش گەیوە و لە منطقەکەش گەیشتووە. بۆیان دەرکەوتووە کە عێراق وەکو دەوڵەت وەکو پێگەی جوگرافی زۆر گرنگ و استراتیژیە بۆ ئەمریکا کە ناتوانن لە ئێستادا پێش ئەوەی کە ئیسیفادەیەکی گەورە بکەن لەو پێگەیە ناتوانن لەسەر دەست لە عێراق گرن و جوندەکانیان بکشێنەوە ئللا ئەگەر مەجبور بکرێن. و ئێستا ترامپ بۆ خۆی بە شخصی بۆی دەرکەوتووە و لە قسەکانی پێشتریدا بیستراوە کە نیازی نییە وەکو جاران لە ناکاو عێراق بەجێبێڵێ ئللا لە حالەتێک نەبێ کە هەموو دەرگاکانی هەموو کەناڵەکانی فشار خستنە سەر ئێرانی لێ قەپات ببی و ئێرانیش ئەوەندە بڵین هێرشی پەلاماردان و لە ڕێگەی خۆی ڕاستە خۆیان ناڕاستەخۆ بە ئەمریکیەکان بدا و گیانی ئەمریکیەکان بخاتە خەتەرەوە. ئەو وەختە دۆناڵد ترامپ ئامادەی کشانەوە هەیە بە مەبەستی لێدان بە مەبەستی زیاتر ئاڵۆزکردن. جا لێرەدا ئەگەر ئێران لە ڕووی عسکەریەوە زەخت نەکا یان حەشتی شعبی و ئەوانەی وەلایان بۆ ئێرانە دەست پێ نەکەنەوە بە حەملەیەک، ترامپ بەنیازەکەوە ئەو زەختەی لەسەر ئێران کردوتی زیاتریشی بکە. بۆ ئەوەش پێویستی بە وجودێکی عسکەری هەیە لێرەش و لە سووریا لە هەموو ناوچەکەدا. بۆیە ئێستا یاریەکان وا گۆڕاون ترامپ پێویستی بە وجودی عسکەریەکەی هەیە بە هەر شێوازێک بێ حتا ئەگەر قانونی عێراقیش ڕێگە نەدا ئەگەر ترامپ پێی باش بوو بمێنێتەوە دەمێنێتەوە بەبێ و جێبداتە قانونی عێراقی. بەڵام ئەو یاریە پەیوەستە بە ئێران و بە ئەمریکا. ئێستا ئەگەر بایدنیش بیباتەوە لە انتخابات لەبیرە نەچێت ترامپ دوو مانجی ماوە لە حکومڕانی. ترامپ مەبەستێکی هەیە کە ئێران بخاتە ژێر باڵێکەوە ژێر زەختێکەوە کەوا کۆڵی پێبدا. ڕەنگە ئەو دوو مانگە شتی وای لێ ببینین کەوە ڕێگایەک دۆزێتەوە کە ڕێگە نەدا بایدنیش بچێتەوە سەر ڕێککەوتنە ئەتۆمیەکەی جاران ئەوەندە بیشلەقێنی لە هەمان کاتدا ئێران بێنێتە سەر ئەژنۆ. و ئەگەر ترامپیش ئەوەنەکە ئێرانیەکان خۆیان ئێستا نانەوێت دابنیشن لەگەر ترامپ بۆ لەسەر مێزی گفتوگۆ. ئەوانیش انتخاباتێکی سەرۆکایەتیان هەیەکەوە ڕاستڕەوەکان و تونندڕەوەکان زیاتر ئێستا ڕۆڵ دەبین و ئەو فترێ بەکاردێنن بۆ هەڵبژاردنەوەیان. بۆیە لەگەر ئێران جارێ حەسم نەبووە بایدنیش عەجەلە ناکە ئەگەر بێتە سەر حکم ترامپیش ئێستا جێشەکەی ناکشێنێتەوە. بۆیە کشانەوەی لەشکری ئەمریکی نە ئەمریکا خۆی وەکو ئیدارە دەیەوێ وەکو وەزارەی داخلی وەزارەتی پێنتاگۆن دەیەوێ نایانەوێ بکشێنەوە ترامپیش ئێستا نایەتەوە بکشێتەوە عێراقیەکانیش نایانەوێ. ئەوەی کە ماوەتەوە سەر دوای انتخابات دەبێت لەو دوو مانگەش و ئەو دواتر چاودێر بین. ئێمە لە چەند ساڵی ڕابردوو ئەزمموی ئەومان هەیە کە هەر کاتێک کۆماریەکان دێنە سەر حکوم جۆرێک لە سیاست و استراتیژیەتیان هەیە بۆ ناوچەکە و بۆ عێراق و هەرێمی کوردستان و کۆماریەکان لەلایەک و دیموکراتەکان لەلای شێوازی جیاوازیان هەیە لەمڕۆوە. کامە کاندید لەوانەیە استراتیژێتێک و سیاستێکی هەبێ ناوچەکە بەرەو ئارامی ببانە گرژی دیموکراتەکان یان کۆماریەکان یان بلەخەس بایدن یان ترۆمپ. خۆی هەردووچیان ئێستا نەفسیەتیان و عەقلیەتیان و ڕوئیایان بەرەو شەرقی ئەوسەد گۆڕاوە. بەڵام هەموو وەختێک کۆماریەکان ئامادەی مغامرەی گەورەتر بوونە بۆ خاتری پاراستنی بەرژەوەندیەکانیان و بۆ خاتری خزمەتی ئاسایشی نەتەوەی خۆیان. ئەگەر ملاحەزە بکەی ئەو شەڕانی لەو منتقەیە قەوما بە بەشداری ئەمریکی هەمووی لەسەر دەبی کۆماریەکان بووە. دیموکراتەکان قەت نایانەوێت تووشی ئەو جێژاوکی شەڕ ببن چونکە بەلایەنەوە شەڕ گران دەوەستێ اقتصاد نیهار پێ دەکات قەت براوەشی لە دوورناچی ئەگەر بردیشتەوە معناوە نییە خەڵکی ئەمریکا سوپاسە دەکەن و لە هەڵبژاردن هەڵدەبژێنەوە. بەڵام
ئەو نەزعەیە کەوا کۆماریەکان هەیەە بۆ بەرزڕاگررتنی پێگەیان لە ڕووی ئیمپریالیزمەوە بڕۆین یان لە ڕووی زلهێزیەوە بڵین ئەو نەزعەیە کە هەیەە بۆ هەژبوون بڵاوکردنەوە و زامینکردنی بزنسیان و سەیتەڕیان لەو منطقەیە کۆماریەکان ئامادەی مغامرەی گەورەترن واگەر بێتە سەر بەرەنگاری بۆ ئێران بۆ نمونە ئەوان ئامادەیان زیاتر تێدایە کە لەلایەکەوە هەڕەشە بکەن لەلایەکەوە ئەو ئامرازانەی هەڕەشەش بەکاربیێنن یان بیخەنە بەردەست کە بزانرێت کە ئەوانە جددینە لە بەکارهێنانی و جا ئەگەر شەڕیشی تێبچی دوور نییە ئەوانە بیخەنە بەردەست لەگەر تورکیا کۆماریەکان زیاتر ئامادەن نەک ترامپ بەڵام کۆماریەکان ئامادەن کەوا تورکیا ملزەم بکەن بۆی بێتەوە سەر ئەو خەتەی کە ناتۆ وێنەی کردووەیان لە ڕۆژئاوادا ساڵهای ساڵە پەیڕەویان کردووە ئەگەر بلا حەزە بکەی سیاسەتی دەرەوەی کۆماریەکان زیاتر دەستێوەردان و تەدەخول و ئاکتیڤە بە مقارنە لەگەر ئەو سیاسەتەی نیمچە ترسنۆکانەی دیموکراتەکان کە هەمیشە حەزیان لە ئیستقرار و لە کشانەوەیە و لە پاشەکشەیە کە تەرکیزیان زیاتر لەسەر ئابوووریە لەسەر میانڕەویە لەسەر دیبلۆماسیەتە بۆ حەلکردنی نزاعەکان. جۆ بایدن ئەمەی نەشاردەوە دەڵێ ئەگەر من ببم بە سەرۆکی ئەمریکا ئەوەی کە پێی دەگوترا JCPOA ئەو هاوپەیمانیەی ئەمریکا و وڵاتانی ئەوروپی لەگەڵ ئێران هەیان بوو جارێکتر زیندوی دەکاتەوە مەرج نییە بە هەمان شێوازی پێشوو بەڵام ئەمە زیندوی دەکاتەوە ئەمە چی کاریگەریەکی دەبێت لەسەر ئەو لێک نزیک بوونەوەی ئیسرائیل لەگەڵ بەحرین و لەگەڵ سوودان و لەگەڵ ئیمارات و لەوانێ سعودیاش دوای فترەیەکی تر و کویت و ئەوانش بگرێتەوە چەند کاریگەری دەبێت ئەگەر ئێران بێتەوە ناو معادلە سیاسەکە چەند کاریگەری لەسەر ئەم هاوپەیمانیە دەبێت خۆی دەتوانی بڵێ دۆناڵد ترامپ لەو 4 ساڵە نەخشەی ئەو منطقەیە لە ڕووی دینامیەتی ئەمنیەوە زۆر گۆڕیوە و چەند با بڵێن ئەندامێکی ئەو وڵاتە عەرەبیانەی هەڵبژاردووە دامێکی زۆر زیادی کردوون و لە ئیسرائیلیشی نزیکردنەوە تەحالوفێکی شاراوەی لەگەر دروستکردون دەستە جەمعی توانای ئەویان هەیە کە بەیەکەوە سیاسەتێکی گشتگیر دابڕێژن هەمووشیان لەو تەوەرەنە کە دش بە ئێرانن هەمووشیان لە بەرژەوەندی خۆیانی دەبینن کە ئێران زیاتر کەوتە ژێر زەختەوە بەڵام معنەوەنی هەمووشیان دەیانەوێت شەڕ بقەومێ جا ترامپ ئەگەر بەردەوام بێ ئەو هاوپەیمانی نوێ بەکاردێنێ بۆ زیاتر گوشینی ئێران بەڵام ترامپیش شەڕی ناوێ ترامپیش بە دوای گۆڕینی ڕژێم نییە لە ئێران چونکە ئەمە قورسترە ئاڵۆسترە زامن نییە زیاتری دەوێ و ڕەنگە خۆشیان زەرەر بکەن بەڵام وا دەکەن کەوا لە ڕووی ئابووریش و سیاسی و ئەمنیەوە ئەو ئێرانەوار تەنج بە ئێران هەڵبچنن کە مەجبوری کەن بێتە سەر مێزی مفاوەزات دەکرێ بڵین چانسی ئەوەی کە ئێران بێتە سەر مێزی مفاوەزات لە ژێر ترامپ زۆر ممکنترە زۆر ڕێگەی زیاتر دەچیتێ چونکە ئێران لە ژێر اقتصادێکی بڵین خراپدا دەناڵێنێ دەشزانیت 4 ساڵی تر تەحمل ناکات ترامپیش ئامادەیە کە اقتصادیش و عسکەریش بەکاربینی بۆ ملکەتکردنی ئێران بۆیە ئێرانیەکان ڕەنگە بەخۆیان دابچنەوە بەڵام ئەوە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران دەبێت دوای هەڵبژاردننی هاوینی داهاتوو دەبێت لەو بینە هیچ ناقەومێ لە غەیری زیادرکردنی گرژی ئێرانیەکان ڕەنگە لەو چەند مانگە لەو چەند هەفتە دەست پێ بکەنەوە لە عێراق تەنگ بە ئەمریکا هەڵبچنن بۆیە گرژی بەردەوام دەبی بەڵام مفاوەزە دەست پێ ناکە هەتاوەکو حکوومەتێکی نوێی ئێرانی دروست دەبی هەتا نەشدانن ئایا دیوی ئەمریکا بەتەمای چییە بایدن قسەی کردووە کەەوە بەڵێت ئامادەیە بگەڕێتەوە سەرمێزی مفاوەزات بەڵام ئەویش دەزانی کە زروف گۆڕاوە ناتوانانی ئەوەی ئۆباما کردی بێنتەوە سەرمێز دەبێ شروعی نوێی تێدابی وابکە ئێران لەمە دووە ڕەفتاری بگۆڕێ لە منطقە کەمتر بنکۆڵی ئەو دەوڵەتانە بکە کە دۆستی ئەمریکانە دەرگە بکاتەوە بۆ بزنسی ئەمریکی بۆیە بایدن نایە بگەڕێتەوە سەر هەمان JCPOA جاران بەڵام ئێرانیش لە بەرامبەردا دەڵێ ئەگەر بمانویست باە اتفاقی نوەویەکەی پێشتر بگۆڕین ئەوە لە مێژ بوو لەگەر ترەپ دەمانگۆڕی جواز زەریف هەر لەو چەند ڕۆژە ئەو قسەی تاکید کردوتەوە کەەوە نەخێرەمە ئەگەر اتفاقمان بووە لەگەر ئەمریکا هەمانەوە اتفاقی جاران دەبێت بەردەوام بێت جا بۆیە ئەو بنبەستێکە ئەو بنبەستە لە ڕووی تەسریحەوە لە ڕووی سیاسەتەوە بنبەستێکی ئاشکرایە بەڵام لە سیاسەتدا ئەوە ناخوێندرێتەوە ئەوەی کە لە ئایندەی نزیکدا ڕوودەدا مەوازینی هێزەکان و گۆڕانکاری دینامیەکان بڕیاردەر دەبن بۆیە دەکرێمە پێشبینی لەوە بکەین ساڵی ئایندە ئەو ساڵیان هەژدەمانگەی ئایندە پڕ دەبێت لە ڕوودا و ئەگەر ترامپ بێ پەلەی تێدا دەکرێت و ڕووداوی گەورە دەقەومێ ئەگەر بایدن بێ
پاشەکشەیەک دەبێ و هدوویەکی زیاتر دروست دەبێت. کامیان باشتر دەبن پێ وایە بۆ چێ اعتماد دەکات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی خۆی دەکرێ بڵێن ترامپ گەورەترین زیانی لە فابریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە لەلایەک بەڵام لەلایەکی تریشەوە ئێران ئەو فترەی ئۆبامای بەکارهێنا بۆ زیاتر تەشەنە پێخستن و بڵاوکردنەوەی هەژمونی کە ئێستا 4-5 دەوڵەتی دەوروپشتمان خەریکە تەپیون یان لەرزۆک بوونە یانەوەتە منتەقەکە لە نائستقراردایە بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها سەرۆکی ئەمریکی نییەش لە قاندویەتی بەس دەکرێت بڵین ئەگەر باسی نظامێک ئۆردەرێکی نوێ دەکەی لە شەرقی ئەوسەد کە دەبێ بێتە ئارایەوە بۆی منتەقەی استقرارکە و خەڵکەکەی ئیسراحەتکە و بزنس گەشە بکە کە دەبێت لە 5 تا 10 ساڵی تر دابێ ئەو وەختە دوور نییە هەندێک کەس بە ترەمپ بە باش بزانن چونکە بەواستەی گرژیەکان و تەهدیدەکان دەتوانێت ئێران بێنتە سەرخەت و بەڵام لە هەمان کاتدا لەژێر ترەمپیش بوو کە تورکیا زیاتر ئەو بڕیاری سەرکردایەتی خۆی و یان بڕیاری سیاسی خارجی خۆی خستە دەستی خۆی و ئێستا لە هەموو منتەقەتە دەخول دەکات ئەگەر بایدن بواە ئێران تورکیاوەی پێنە دەکرا جا بۆیە دەکرێ بڵین ترامپ ڕۆڵێکی گرنج دیوە لە هەڵوەشاندنەوەی فابریکی دینامێتی بڵین ئەمنی منتەقە بایدن بێ ڕێگە نادا بەو شێوەیە بشلەقێ بایدن ئەوەی کە زۆر مهمە دەیکا یەکەم شت بەڕووی ئەوروپا دەکرێتەوە ئەو ناتۆ بە قووەت دەکاتەوە دەستەوە ئەوروپیەکان دڵنیا دەکاتەوە بەیەکەوە هاوپەیمانێکی نوێ دروست دەکات بۆ ئیستقرار پێکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە گەورەترین زەرمەند لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوروپیەکان بوون و ئەمریکاش پێخۆش نییە لە هەمان کاتدا ئیستقرارێک دروست دەکاتەوە لە پەیوەندیەکانی لەگەر چین و لەگەر ئەو منتەقەیە جەوێکی ئینتەرناشنەلی وا دەخڵقێنی بایدن کەوە دەکا ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا لەو ڕسمە گەورەدا جێگەی ببێتەوە بەرەو ئیستقرار بچی ئەو وەختە بزنسی هەموو لایەک بەرەو پێشەوە بچی بەڵام ترامپ جێنەدایێتە ئەو شتە ئەوروپیەکان زیاتر دەتۆرێنێ لەگەر چین زیاتر تەنگەڵ دەچنێ و لەگەر ئێرانیش زیاتر زەخت دروست دەکا و هیچ پەلەشی نییە لەوەی کەەوە ئیستقرار لە منتەقەی شەرقی ئەوسەد جارێوا دروست ببێ. پرۆفسۆر دلاور علادین تێبینیەکانت زۆر جێگای بایەخن زۆر سپاس کە لەگەڵمان بووی لە ستۆدیۆکانمان. سپاس بۆ ئێوەش. بەڕێزان نازانی تا سبەی چی ڕووەدا ئایا کێسی هەڵبژاردننی ئەمریکا دەچێتە محکەمەی باڵا یاخود ئەم شەو یا تا بەیانی یەکلا دەبێتەوە کە چێ دەبێت بە سەرۆکی ئەمریکا لە کوردستان 24 بەردەوام لەگەڵتانین لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا دڵنیاتان دەکەمەوە زۆربەی ئەوانەی خەریکی دروستکردنیم بەرنامە و هەواڵانن لەسەر ئەمریکا خەویان بە چاوی خۆیان نەبینیوە بەردەوامیش دەبین لەگەڵمان بن بۆ هەموو زانیاریەکان هەموو سەر سەعاتێک هەواڵەکانتان بۆ دەگوازینەوە لەلای منەوە شەوتان شاد.